هەوڵەکانی حکوومەتی هەرێم بۆ جێگیرکردنی شایستە داراییەکانی کوردستان تەوەری ئەم هەفتەی پرۆگرامی ستۆدیۆ 24 دەبێت بە بەشداری زاگرۆس فەتاح بریکاری وەزارەتی پلاندانان، فەرهاد محەممەد چاودێری سیاسی، بەرهەم عەلی نووسەر، دکتۆر سۆران بەرزنجی یاساناس و شرۆڤەکار. ئەم کاتتان باش. هەرچەندەوە بڕیار بوو کە لە ناوەڕاستی مانگی دەی ئەم ساڵە پرۆژە یاسای بودجەی ساڵی 2021 عێراقی فیدراال پێشکەش بە پەرلەمانی عێراق کرێ بۆ تاوەتوکردن و پاشان پەسەندکردنی، بەڵام قەیرانی دارایی و قەیرانی سیاسی و قەیرانی ئەمنی و چەندین تەنگژەی تر هەموو ئەمانە پێکەوەوایان کرد کە تا ئێستا کە ئێمە قسەی تیاکەین ئەم پرۆژە یاسایە پێشکەش بە پەرلەمانی عێراق نەکراوە. ئەمە لەسەر ئاستی عێراق ئەوەی کە لەم بارەیەوە بەندە بە کوردستانەوە ئەوەیە کە هەرێمی کوردستان تا ئێستا چەندین شاندی ناردووە بۆ بەغدا. ئەم شاندانە لەگەڵ بەرپرسە باڵاکانی حکوومەتی عێراق کۆبوونەتەوە، هەمووشی لە پێناوەوەی کە شایستە بەشی هەرێمی کوردستان لە نێو ئەم بودجەی ساڵی 2021 عێراقا جێگیر بێ. بەڵام لە پاڵ ئەمەیە لە مانگی یانزەی لە مانگی ڕابردووە لە سەرەتای ئەو مانگەیە پرۆژە یاسایەک تێپەڕێرە لە پەرلەمانی عێراق بەبێ ویست و خواستی کورد، ئەویش یاسای پڕکردنەوەی کورتهێنانی دارایی بوو کە کوردستان بێبەش کرا لەو قەرزەی کە حکوومەتی عێراق بۆ دامینکردنی موسەی فەرمانبەران و موچەخۆرانی خۆی کردی. لە پاڵ ئەمەشا حکوومەتی عێراقیش لە ماوەی ئەم چەند مانگەی بەتایبەتی کابینە نوێمە چەند مانگێک تا ئێستا ئەو بەشەکەمە بودجەی کە وا بڕیار بۆ بنێرێ بۆ هەرێمی کوردستان نەیناردووە. ئەمە جگە لەوەی هەر لە ماوەی ڕابردووە چەکدارانی پارتی کرێکارانی کوردستان لە بۆریە نەوتەکەیاندا ئەوەی کە نەوتی هەرێمی کوردستان ئەگەێنێت بە تورکیا لەوەیاندا و تقریبان بەبێ ئەو زانیارانی بە من گەیشتووە نزیکەی 11 ڕۆژ نەوەت نەڕۆیشتووە. هەموو ئەمانە جگە لە کۆرۆنا و قەیرانە گەورە جیهانیەکە هەموو ئەمانە پێکەوە دۆخێکی ئابووری خراپیان لە هەرێمی کوردستان دروست کردووە و ئەبی بینین ئەم دۆخە ئابووریە خراپە وردەوردە خەریکە سەرکێشە بۆ دۆخی سیاسیش و چەند ڕۆژێکە بەداخەوە پشێوی و ئاڵۆزی و دیسان سەرهەڵدانەوەی نەریتی بارەگا سووتاندن و فەرمانگەی حکومەت سووتاندن و تەقەکردن لە یەکتری و بەداخەوە قوربانی و برینداریشی لێکەوتۆتەوە لە هەردوو لات چ لای ئەوانەی کە هێرشیان کردووە سەر مەقەڕ و فەرمانگەکان چ لای ئەوانەی کە لە ناو بارەگاکانە بوون. لە نێو ئەم ڕووداوانەیە تروسکایەکی هیوا کە هەبێ و هەمومان هیوامە پێێتی چەند ڕۆژێکە سێ حیزبە سەرەکیەکەی کوردستان، یەکێتی نیشتیمانی کوردستان، پارتی دیموکراتی کوردستان بزوتنەوەی گۆڕان کەوتونەتە کۆبوونەوەی دوو قۆڵی و سێ قۆڵی و بۆ ئەوەی کە هەم لەو مانۆڕە سیاسیەی کە بۆ بەغدا پێویستە بۆ دەستەبەرکردنی مافەکانی خەڵکی کوردستان هاوبەش بن و یەکڕیز بن و یەکدەنگ بن و یەکهێز بن، هەروەها بۆ ئەوەی بۆ ڕووبەڕبوونەوەی ئەم پشێوی و ئاڵۆزیەی و ئەم دۆخە خراپە ئابووری کە لە هەرێمی کوردستان هاتوۆتە ئارا هاو هەڵوێز بن و بەرپرسیارەتی هاوبەش هەڵگرن کە هەمومان هیوای ئەوە دەخوازین. هەموو لایەکتان بەخێر بن. حەزەکەم سەرەتا باسێکی بودجەی پرۆژە یاسای بودجەی ساڵی 2021 بکەین. دیدمان بۆ ئەمانە و بە تایبەتی کاک زاگرۆز لە جەنابتەوە دەست پێ بکەم. حەزەکەم باس لۆ بکەی ینی دوایین گۆڕانکاریەکان لەم بارەیەوە هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ جێگیرکردنی بەشی هەرێمی کوردستان لەو پرۆژە یاسایە لەو بودجەیە با بڵێن گەیشتۆتە کوێ و کێشەکە لەم لایە یا لەو لایە. زۆر سپاس کاک بەرهەموو دەرفەتە. جەنابەت دەستپێکێکی زۆر جوانت لە دەستپێکێکی زۆر جوانە ئاماژەت بە زۆر کێشەکان کرد کە ئێستا ڕوبەڕووی هەرێمی کوردستان و بە تایبەتی بە عێراقیش بۆتەوە لە هەمان کاتە. لە بودجەی ساڵی 2021 گەر دەست پێ بکەین و بە تایبەتی بۆی کە نەگەڕێنەوە سەر ڕابردوویەکی زۆر یاخود تاریخێکی زۆر کۆنی پەیوەندیەکانی نێوان حکوومەتی هەرێم و هەولێر و بەغدا، با لەوە دەست پێ بکەین لە کابینەی نوێیەمەوانەیە کە هەر پێش دەستپێکی کابینەی نوێیەم سەردانێکی سەرۆکی هەرێمی و سەرۆکی جەنابی کاک مەسعود بەرزانی بۆ کە لە حوتی 2019 بوو بۆ بەغدا بۆ ئەوەی کە بتوانێت ئەم کابینە نوێیە کە دەست پێ دەکات بە کارەکانی لەگەڵ حکوومەتی عێراقا
بکەونە گفتوگۆکردن و بکەونە دانوستانن لەسەر ئەو کێشە هەڵاوسراوانەیە کە هەرماوان لە بینی هەولێر و بەغایە و دوا بە دوای ئەوە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاک مەسعود بەرزانی لە 16 حوتی 2019 سەردانی بەغای کرد کە لەگەڵ باڵادەستانی ئەو سەردەمەی حکوومەتی ناوەندا کۆبوونەوەی کرد و ئامادەکاری تەواوی کابینەی نوێم و حکوومەتی هەرێمی کوردستانی پیشاندا پێدەرخستن کە ئێمە وەک حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەین دانوستان بکەین لەسەر ئەو کێشانەی کە هەیە لە بنێوان هەولێر و بەغادا کە یەکێک لەو کێشانە کێشەی بابەتی بودجە و موچەی فەرمانبەرانە. ئەبێ لێرە زۆر ئاگامان لێ بێت کە کێشەی هەولێر و بەغا بەس لە ناو موچیان نەیبەستینەوانێ بەس بۆ بەشە بودجەکە نەیبەستین و بەس ئێمە کۆمەڵی کێشەمان هەیە بە تایبەتی مەنەفاتی گەورە هەیە لە نێوان هەولێر و بەغایە کە ئەمانە هێشتا چارەسەری بۆ نەکراوە کە بێت چارەسەری بۆ بدۆزرێتەوانێ و ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان قەت نابێت وا بکەین کە لە هەموو ئەو مافانی خۆمان و مافە دەستوریانی خۆمان خۆش بین لە پێناو وەرگرتنی بەشە بودجەیەک لە عێراقاجا بۆیە لێرە زۆر گرنگە کە ئێمە بتوانین ئەو جلەوە پیشانی حکوومەتی ناوان بین. هەر لەسەر دوا بە دوای سەردانی سەرۆکی حکوومەت لیژنەیەکی باڵای دانوستان دروست بوو کە بە سەرۆکاتی جێگری سەرۆکی حکوومەت کاکوبا تاڵەبانی و کۆمەڵێک لە وەزیرە بەڕێزەکانی وەزیری دارایی و وەزیری پلاندانان و ئەو کەسانی تر کەسانی تکنیکیشیان لەگەڵا بوو کە من خۆمیشێکم لەوانەیە کە بەشداری چەند کۆبوونەوەی لیژنەی باڵای دانوستانم کردو لە هەمان کاتیشە لیژنەی تەکنیکەکانیش بەشدار بووم کە لیژنەی تەکنیکیەکە زیاتر وەزارەتی پلاندانان و وەزارەتی دارایی حکوومەتی عێراق بوو. لەو کاتەوە تا ئێستا ئێمە لە زۆربەی شوێنەکانە کە دانیشتوین قسەمان لەگەڵا کردوون گەڕاوینەتەوە سەر بۆ دەستور بۆ سەر ئەو ویستە سیاسی کە هەیە لەلایەنی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەپێی مافەکانی کە لە دەستوراوەمان دانراوە ئێمە دانوستانن لەگەڵ حکوومەتی ناوەندا بکەین و خۆشبەختانە لە 15 هەشتی 2020 ئێمە گەیشتینە نەتیجەیەک کە گەیشتینە ئەوەی کە تێگەیشتنێکە بێت لە نێوان حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان ئەوی ژۆ بوو کە ئێمە بتوانین لە سا 50 ئەو داهاتەکانی کە لە سنوورەکان دەستمانەکە داهاتی گوندی زەریبەکان بدرێت بە حکوومەتی عێراق و لە هەمان کاتیشە 250,000 بەرمیل نەوت بدرێت بە عێراقا بەرامبەر بەوە حکوومەتی هەرێم بتوانێت بەشە بودجەی هەرێمی کوردستان کە لە سا 12.67 بدرێت بە هەرێمی کوردستان. لێرە شتێک هەیە کە بەداخەوانێ زۆربەی سیاسیەکانی عێراقیشە تا لەو معادلێت تێنەگەیشتن کە چۆنە لە بەشە بودجەیە ئێمە مەبلەغێکمان بەردەکەوێت کە نزیکی ملیارێک دۆلارە ساڵانە یان 900 میلیۆن دۆلارە ساڵانە بەپێی ئەو ڕێژانەی کە هەیە بەپێی سعی نەوتۆشتانە ئەوەی کە بەرمان دەکەوێت کە بۆ ئێمە دانراوە چۆن دەکرێت ئەوە نییە کە ئێمە ئەو مەسەرەن داهاتی خۆمان بنێرین بۆ عێراق و پارەی نەوت بنێرین بۆ عێراق بەڵکو ئەوانە ئەچێتە ناو حسابی عێراقەوانێ بەلکوڵی کەم دەکرێتەوە ئەگەر ئێمە 900 میلیۆن دلار چۆنە لەی پێداویستی هەرێمی کوردستان بدیار بە پشکی هەرێمی کوردستان بێت لە ناوەیە لەو 900 ئەو پارینەوتەی لێ کەم دەکرێتەوە کە ئێمە فرۆشتومانە ئەو پارەی لە 150 داهاتی گومرگەکانی لێ کەم دەکرێتەوانە کە ئێمەکردنا چەندی لێ دەمێنێتەوانێ ئەو مەبلەغەیە کە هەندێک جار 320 میلیۆن 320 میلیارد دینارە هەندێک جار زیاتر هەندێک جار کەمترە ئەو مەبلەغە باقیەیە کە بۆمان دەنێرنەوانێ ئەمە تێگەشتنێک بوو کە بەداخەوانێ هەم لە بەغاش بە تایبەتی لەناو پەرلەمانی بەغایە ئەو تێگەشتنە زعیف بوو کە وازانن ئێمە هیچ ناکەین بەرامبەر بەوەی کە ئەوانش پارەمان بۆ دەست خۆش بێت کاک کورتەی توانین دواتر درێژە بین بۆی کە ئێستا چی ئەگوزارێ ئێستا زۆر سپاس من دەمەوێت لە ئەوەی کە جان لە فەنهەی کاک زاگرۆ باسیکە من لە ناو ئیتاڕە سیاسیەکەیە باسی بکەم دەنگیش بەرزکەیتەوە لە کۆنتڕۆڵ باشتر بەڵێ ئەگەر ناو ئیتاڕە چوارچێوە سیاسەکەی باسی بکەین کە لە پرۆسی سیاسی عێراقا لەناو ئەو پرۆسە سیاسی ئاڵۆزەیە ئێمە کێشەیەکمان هەیە دەمانوێت بە دەستور و بە قانون چارەسەری بکەین بەڵام ئەمەیان زۆر قورسە ئەوەکەی ئەوەندەی منۆکو چاودێرێک سیر دەکەم هەر لە ساڵی 2014 تا ئێستا ئێمە چەندین جار لەگەڵ حکوومەتی عێراق ڕێکەوتوین لەسەر مەسەلەی نەوت و لەسەر مەسەلەی داهات و ئاخری جاریشانەوە بوو کە لە ساڵی 2019 لەگەڵ عادل عەبدولمەهدی گەیشتینە ڕێکەوتنێکی زۆر زۆر باش کە هەردوو لە پێوەی پابەند بوون تەنان وەزیری نەوتی عێراقیش بۆ خۆی ستایشی دەکرد کە ئەمەیەکێکە لە ڕێکەوتنە باشەکان بەڵام کە خۆپیشاندانەکانی تشرینی بەسەر دەهات و حکوومەتی عادل عەبدولمەهدی ناچار بەدەست لە کار پێشێتەوە و پرۆسە سیاسیەکە ئاڵۆز بوو
اتفاقێکەش ئەتوانین بڵێن جێبەجێ نەکرا و بۆ حبر على الورق بۆ تەنها مەرەکەبی سەر کاغەز جەناب ئێستا لەم بارودۆخە سیاسی ئاڵۆز و ناخۆشەدا کورد دەڵێ مەمون خۆی زۆر جوان بۆ ئاڵەشی دەرکرد ینی لەم بارودۆخە سیاسی ئاڵۆزدا لەم خلافاتی ناوهێزە شیعەکان خلافاتی بینی سنە و شیعە هەروەها ئەو خلافاتی کە لە ناو حەشدی شعبیە هەیە بەشێکیان وەلائین و بەشێکیان سەر بە حساب سەر بە نەجەفن ناو هەموو ئەمانەیە قەیرانی پەتای کرۆنە هات نرخینەوە بە جارێ داوەزی سەردێتێکچوونی بازار داخرا و داهاتی ناوخۆنەما سەردێتێکچوونێکی زۆر زیاتر لە ناوپرۆسی سیاسی عێراق هاتە ئاراوە بۆیە بە تەسەووری من کێشێکی ئێمە لەگەڵ بەغدایە کێشی ئەوە نییە کە ئایا ئێمە لە ڕووی قانونی و لە چوارچەوەی دەستورە ئەو استحقاقەمان هەیە یانیمانە یان ئایا بە شێوەی قانونی دەکەون گەرە ناکەین ئێستا مشکلەکە ئەوەیە هێزەکانی شیعە لەبەرەوەی بەرەو هەڵبژاردنێکی پێشوەخت دەچن مەسەلەی دژایەتیکردنی مافی هەرێمی کوردستان بە کارتێکی ئینتیخابی دەزانن هەر لە ئێستاوە ئەم حملە ئینتیخابی دەستی پێکردووە ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێکرد مەسەلەی دەنگدان لەسەر پرۆژه ئاسایی کورتهێنانی دارایی ئەوە لەو ڕۆژەوە بەبێ ئامادەبوونی کورد حتا بۆ هۆیەوەی کە لەو کاتەوە شەڕی هەڵبژاردن دەست پێ بکە بۆیە لەم چوارچێوەیەدا بە تەسەووری من دەبێت هەرێمی کوردستان سیاسەتێکی سەبر و ئارامی نەفەس درێژی بگرێتە بەر چونکە بەڕاستی ئێمە تەنها بە سیاسەتێکی سەبر و نەفەس درێژی پابندبوون بە دەستور توانی وەرچەرخانی گەورە دروستکەین لە ئێستاە ئمڕۆژ کە بەڕێز وەزیری دارایی و وەزیری کاروباری حکومت بەرزکە خالی شوانی و سەرۆکی دیوانی ئەنجومەنی وێزیران کۆنگرێکی ڕۆژنامەسییان کرد هەموو ڕاستیەکانیان بە خەڵکی کوردستان خستە ڕوو داوایان لە نوێنەرانی کورد لە بەغدا لەگەڵ حکومەتی فیدرالی کرد کە ئیتر پابند بێ ئەو ئیلتیزاماتانی کە هەرێمی کوردستان هەیەی هەمووی جێبەجێ کردەوە پابندە بۆ ئێستاحقاقی کە خۆی هەیەی و ئامادەشە لەسەر هەموو نقطەکان ڕێککەوێ دەست خۆش دکتۆر وڵای ئەوەی من ئەمێ باسی کەمەوەیە کە ئەو کاکزاگرۆسی شارەتی پێکرد ینی جۆرێک لە ئەو تای هەڵبژاردنەی کە مامۆستاژی مانژەی پێکرد بەداخەوە گەشتۆتە خۆشمان ینی لە ئێستەوە لە هەڵبژاردنێکا کە دیار نیە ئایا ئەکرێت یان ناکرێت یان بەلانی کەمەوە شەشمانگێکی ماوە لە ئێستەوە زۆر سەیرەکە تای هەڵبژاردن و هەڵمەتی هەڵبژاردن دەستی پێکردووە کە ئەوەی من بەستمە ئەوەیە کە زیاتر کاریگەریەکان و ڕنگدانەوەکانی لە خۆمان لە ناوخۆی کوردستانە ئەوەی کە ئێستا وترێکە گوایە حکوومەت هێرێمی کوردستانە کە ئامادەی ڕێکەوتن نییە و ئەوە حکوومەتی عێراقە کە بە سنگفراوانی و بیر و دەست و دڵی کردوێتەوە و ئامادەی هەموو جۆرە ڕێکەوتن و سازان و پێکهاتنێکە بەڵامەوە حکوومەت هێرێمی کوردستانەکە مل بە ڕێکەوتن لەگەڵ عێراقا نادا. کابینەی نوێمی حکوومەت هێرێمی کوردستان ئەگەر بەس باسی بکەین لە کاتێکا مەسەلەن ئەم کابینەیە لە کاتێکا لە دەی حوزەیرانە متمانە لە پەرلەمانەوە وەرەگرێت لە 16 حوزەیرانە و شاندی باڵای حکوومەت هێرێمی کوردستان بە سەرۆکایەتی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە چێتە بەغدا و لەوێ ئامادەی هەموو جۆرە ڕێکەوتنێک پیشانەدا ئەمە ئیدی خۆ هەنگاوی عملی بە دوادا هات بەڵام ڕێکەوتنیشی لەسەر کرا و دوو ڕێکەوتن کرا ڕێکەوتنێکی کاتی کرا و ڕێکەوتنی بودجەی ساڵی 2020 کرا بەڵام و زروفانەی کە هاتنە پێشەوە ڕێگر بوون لەوەی کە جێبەجێ بکرێ ڕێکەوتنەکەی لەگەڵ مستەفا کازمیا کرا لە 15 ئابا بە هەمان شێوە تەنها مانگێک بڕێ کرد و لە دوای ئەوە ئیتر جێبەجێ نەکرا و هەر ئەم ڕۆژەوەی کە جەنابەت باست کرد حکوومەت هێرێمی کوردستان بە فەرمی ڕایگەیاند کە ئەوان تەنانەت ئامادەن وێ ڕای هەموو تێبینیەکان لەسەر نایاسایی بوون و نادەستوری بوونی یاسای پڕکردنەوەی کورتهێنانی دارایی بەڵام هێشتا حکوومەت هێرێمی کوردستان ئامادەیە کە پابندبوونەکانی خۆی بگوێرێ ئەو یاسایش دەرحەق بە بەغدا جێبەجێ بکە بەڵام لە بەرامبەرە کە ئێمە باس لە ڕێکەوتنەکەین کە باز لە دانوستان و گفتوگۆەکەین هەڵبەت هەمیشە بێ لە بینی دوو لایەنە بێ ئەگەر لایەنێک لە لایەنەکان ئامادەیی تویانتیانە بێ و هەمان ڕۆحێتی تویانتیانە بێ هەڵبەت سەر ناگرێ و ڕێکەوتنێکیش بکرێ بە دەردی ڕێکەوتنەکانی پێشووترە چێ یعنی ئێمە لە ساڵی 2009 هەتاوەکو ساڵی 2020 لە 12 ساڵە 8 ڕێکەوتنی تایبەت بە بودجە و موچە و ئەوانە لە نێوان هەردوو حکوومەت هێرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵیا کراوە بەڵام بەداخەوە هیچ کامێکیان و خۆیان جێبەجێ نەکراون کەواتە ئەمە نەریتێکی سیاسی لە عێراقا دروست کردووە کە ڕێکەوتنێکە کرێت دوای ماندووبوونێکی زۆر و دانوستانێکی زۆر بەڵام ئەم ڕێکەوتنانە هەمیشە لەژێر ڕەحمەتی میزاجێتی ئیدارەدانان لە عێراقا لەژێر ڕەحمەتی
بیرکردنەوەی بەرتەسکی شۆڤێنەتن لە عێراقا کە ئێستا بەرەو سنترالیزم و بەرەو مرکزێتێکی تند هەنگاوەنێن و لەژێر ڕەحمەتی ئەو ئیتیجاهە سیاسەیە کە ئێستا باوەڕی بەو بنەما و بەو کۆڵەکانە نەماوە کە عێراقی دوای 2023 لەسەر بنیاد نراوەتەوە زۆر بە تایبەتیش سیستەمی فیدراڵەتی عێراقی و بە تایبەتتریش دەستەبەرکردنی مشارەکەی فعلی و بەشداریکردنی فعلی هەرێمی کوردستان لە بەڕێوەبردنی عێراقا و بە هەمان شێوەش پرسی سازان و ئەوەی کە کارنەکردن بە زۆرینە و کەمینەی سیاسی چونکە ئەمە واقع و فاکتێکە کە گۆڕانکاری بەسەرا نایە ئیتر هەتاوەکو و کاتێکە نازانین کێ لە زروفێکی لەم شێوەیە لە ئامادە نەبوونی لایەنی بەرامبەرا بۆ ڕێکەوتن لەگەڵ تۆیە جا فاکتەرەکانی بەشێکی پەیوەندی بە ئەو سیاسەتەوە هەیە کە دەرو جیران هەیانە دەرحەق بە هەرێمی کوردستان و ئەو کار ئاسانەی کە لەلایەن هێزە سیاسی عێراقیەکانەوە بۆ یەکرێ بۆ سەپاندنی ئیرادە و بەشێکی تری پەیوەندی ئەوەی کە مامۆستا باسی کرد پەیوەندی بۆ هەیە کە مافەکانی کوردستان کراوەتە کاری هەڵبژاردن بەڵام لەگەڵ ئەوەشا ئومێدێک هەیە لەوەی کە ئیرادەیەک هەیە لەلایەن حکوومەتی عێراقیەوە کە مل بدا بۆ ڕێکەوتنەی کە پارساڵ لەگەڵ حکوومەتێک عەبدولمەهدیە کراوە بەڵام جارێکی ترێمە ئەزمونێکمان لەبەرچاوە کە مانگی ڕابردوو ڕێداوە ئەوەیە کە حکوومەتی عێراقی شتێکەوێ و لە پەرلەمانی عێراق شتێکی دیکە گوزەرە زانی هەمومان کۆچین لەسەرەوەی کە ئێستا بە تایبەتی لە پەرلەمانی عێراق ینی ئەجندایەکی هەرێمیە گوزەرێ ئەجندایەکی هەرێمی بۆ دژایەتی مافە دەستوری و نەتەوەی و سیاسیەکانی هەرێمی کوردستان و بە مافە داراییەکانیشەوە ئەمە لایەکە هەوڵێکی زۆر تایبەت هەیە لە بەغدا و بە گشتی ئەویش هەر لە چوارچەوەی ئەو ئەجندا هەرێمی و عێراقیەشایە ئەویش کەنارخستنی کوردە وەک هاوبەشی سەرەکی لە حکومڕانی عێراقدا ئەمە جیال لەو مەترسیانی کە ئێوەش باستان کرد لەسەر دەستور و لەسەر سیستەمی فدرالی هەیە بە گشتی و کە کورد تقریبان مانەوەی گەرانتی مانەوەی کورد لە عێراق ئەم سیستەمەیە جیا لەمانە ئەمەی کە باستان کرد زۆر گرنگ بوو کە ئێمە ئێستا عێراق بەرەو هەڵبژاردن ڕۆ خۆ هێشتاش دیاریش نییە بەڕاستی هەڵبژاردنە ئەکرێ سەرەگرێ یا سەر ناگرێت بەڵام ئەمە کە ئەو مەترسی کە هەمومان ئێستا هەستی پێگەین لە ناو میدیای عێراقیە لە ڕێی لێدوانەکان وەسی پێەکەین ئەوەیە کە بە کاکفەرهاد وتی کە دژایەتی کورد دژایەتی مافەکانی کورد بۆتە دروشم بۆتە وەسیلەیەک بۆ کۆکردنەوەی دەنگ و تا حدێک ئەمانە ئەم لایەنانە بە تایبەتی بە سونە و شیعەوە جۆرێک لە قەناعەتیان بە لایەنی کەم بە دەنگدەرانی خۆیان کردووە کە ئەم دژایەتیە گونجاوە و با بڵێن وەسیلەیەکی باشە بۆ کۆکردنەوەی دەنگ و ئێستا ئێمە زۆر جێمان لە سیاسیەکانی عێراق بێت لە گەندەڵترین سیاسیەکانی عێراقەوانی لە سەردەمی مالیکی ئەوانە پۆستی باڵیان بەدەستەوە بووە تا لە سەردەمی عەبادیش ئەڵێن ینی ئەو بانگەشەیە زۆر مەترسیدارە کە دیسان خەریکە قەناعەت بە شەقامی عێراقی خەڵکی عێراقەکەن گوایە ئەم پێشکەوتنی و ئاوەدانی و ئارامی کە هەرێمی کوردستانی پێزیاکرێتەوە لە شارەکانی باشوور و ناوەڕاستی عێراق لەسەر حسابی ژیان و قوت و معاش و پارەی خەڵکی باشوور و ناوەڕاست بکە خۆیان باشەزان ئەمە بانگەشەیەکی درۆیە بەڵام بڵیت و نەڵی کردویانە ئەمە خاڵێکیان یعنی ئەما بێت لە مناقەشەی بودجە یاخود لەوەی کە ئێمە تا چەند دڵخۆش بین بۆی ئەگەر شایستە بەشی هەرێمی کوردستان جێگیر بێ حتا گە جێگیریش بە بەو شێوەی کە ئێمە ئایخوازیین ئایا ئەم انتخاباتە و هاتنی حکوومەتێکی تازە یا با کازمینە بێ کەسێکی کە بێ گەرانتیە ئایا نوری مالکی کە پارەی هەرێمی کوردستانی بڕی ئەو وەختە لەناو بودجە جێگیر نەبوو پارەی هەرێمی کوردستان ئەمە یەک خاڵی دووهەم ئێستا ینی ماوەیەک دووسێ مانگە کۆمەڵێک راپۆرتی نێودەوڵەتی عەرەبی عێراقی بە بەردەوامی پێشبینی ئەواکەن کە ساڵی 2021 ساڵێکە عێراق داڕمانی ئابووری بەخێوابینێ هەندێکیان خراپترن ئەوەن حکوومەتی عێراق مایەپوسە بێ ئیفلاسی خۆی ڕاگەنێ هەندێکیان واوەتریش هەڕوان کاڵێن ینی ئەی شوبهێنن بە دۆخی فەنزوی لای چەند ماوەیەک لەمەوە بەرکە وەزیری دارای بەرپرسانی عێراقی ژواڵێن پسپۆڕە ئابوووریەکانی عێراقی ژواڵێن کەواتە ئەمە دوو ئەگەرە لە حاڵەتی ئەوەی کە ئەگەر بودجێ هەرێمی شایستە بەشی هەرێمی کوردستان لە ناو بودجەی 2021 بە تەواوەتیش جێگیر بوو ئەم دوو ئەگەرە ئەبێ هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێم و سەرکردایەتی سیاسی کوردستان لە پێش چای خۆی بگرێت ئەگەر ئەو پێشبینان ڕاست دەرچوون مایە پوست دەرچوون ئێمە چی بکەین ئەگەر حکوومەتێکی مەزازی هات وەکو ئەو عەبادی و مالێکی ئەمان و بڕیان ئێمە چی بکەین وانە ئەگەر خۆپیشاندانێکیکە بۆ حکوومەتێکیکە گۆڕ ئێمە چی بکەین کەواتە منەڵێم
ئۆکەی با بەردەوام بێ دانوستان لەگەڵ بەغدا شتێکی گرنگەوە ئەمە لەناو کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە بەڵام لەگەڵ ئەوەشتا تۆ ئەبێت لە چارەسەری ناوخۆیت هەبێ ینی هەموو هێرکەکانت نەچێتە سەبەتەی بەغداوە چارەسەری ناوخۆیش بەڕاستی لەلایەکەوە یاوەتە تۆ سربەخۆی ڕاگەیەنی کە ئامیان پێم وابێ هەندێک لەمپەر و تەگەرەی نێودەوڵەتی و هەرێمیشی لە پێشە لەم کاتەیە لەم قۆناغەیە بەڵام ئەوی تر ئەوەیە کە تۆ لە ناو خۆت با لێ بکەی پشت بە خۆت بەستی یەکەم مەسەنەن ئەم پرۆژەی چاکسازی حکوومەتی هەرێمی کوردستان کە بە جددی دەستی داوەتێ ئەبێ هەموو حیزبەکانی ناو حکوومەت ئۆپۆزیسیۆن خەڵکی کوردستان ئەوێ پشتیوان بن لەم چاکسازیە و حکوومەتیش تا آخر حەدی خۆی جددی بێ لەم چاکسازیە و ئەم ئاشتەوایی سیاسی ناوخۆیەکە خۆشبەختانی ئێستاوە خەریکە کۆبوونەوەی سێ قۆڵی ئەمانە دەستی پێ کردووە ئەم ئاشتەوایی ئەبێ جددی بێ ئەبێ جێی خۆی بگرێ وی تر بەڕاستی ئەبێ مافی خەڵکی کوردستان و موچە و قوت و ژیان و گوزەرانی خەڵکی کوردستان لە پێش ئەم اعتیبارە حیزبیانەوەی بڵێ ئەو مەرزە لەو زۆنەیە و ئەو مەرزەیت لەو زۆنەیە و داهاتی ئەوە بڕۆ ئەو بڕە بە دڵنیاییەوە من ئێستاش ئەڵێم ئەو ڕقەمانی کە بڵاوکرێن لەلایەن هەندێک پەرلەمانتار کە سەردانی مەرزەکانیان کردووە ئەگە مەرزەکان بە تایبەتی گەرمیان و سلێمانی و ئەمانە بە تەواوەتی داهاتەکان بێتە لای حکوومەت من لەو داتایە دڵنیانی بەس ڕەنگە موسەی تەواوی پێ نەدرێ بەڵام مانگانە موسەیەکی بڕێکی باش لە موسەی پێدرێ هیوادارم ئەم کۆبوونەوە سێ قۆڵیانە ئەم مشکلانە چارەسەرکەن بەڵێ زۆر ڕاستە من حەزەکەم لێوە دەست پێ بکەم کە لە کۆبوونەوەکانی مانگی نایە کە کۆبوونەوەی تەکنیکی بوو لەسەر استراتیژەتی بودجەی 2021 و 22 23 عێراق کارمان دەکرد کە وەزیری دارایی بڵێ من وەکو نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لەو کۆبوونەوانە بووم کە زنجیرە کۆبوونەوەیەک بوو کە نوێنەری وەزارەتەکانی هەموو حکوومەتی عێراق لێوێ بەشدار بوون منش وەکو نوێنەری حکوومەتی هەرێم و لە وەزارەتی داراییش نوێنەرێک هاتبوو کە بەڕێز بەڕێوەبەری گشتی بودجە بوو لەوێ لە وەزیری دارایی من قسەم کە لەگەڵا کرد گوتم جارێکە پێش ئەم استراتیژیەتی کێوە دایدن ئەو تووشی کێشەیەکی زۆر گەورە بن تووشی هەڵەیەکی یاخود کێشەیەکی ستراکچەری زۆر گەورە هەیە لە پێکهاتی بودجەی عێراقا من گوتم نەک وەکو هەرێمی کوردستان کە قساکە مەز وەکو عێراقیەک ئەگەر سیر بکەین ئەم شێوازی بودجەدانانەی ئێوە زۆر کێشەی هەیە لەبەر خاتیەوەی کە ئێوە ئەوێ ئەتانەوێت لەسەر ئەو سیستەمە کۆنەی جاران کە پێش با بڵێن 2019 بڕۆن کە ئەویژەوەیە کە پارەیەکی زۆر بۆ مەعاش و بۆ موچۆ بۆ بودجەی تەشغیلی بەکاردەهێنراکە یەکێک لەوانە معاشی نەک هەموو کارمەندانی عێراقا بەڵکو بودجەی تەشغیلی ئەو مەساریفانەی کە حکوومەتی عێراقی شەیەتی بەمە تۆ ناتوانیت هیچ پارێک ئیسtismarکەی بەپێ و بودجەی کە هەیە بەپی هیچ پارێک ناتوانانی ئیسtismار بکەیت لە پرۆژەکانە خزمەتگوزاری ناتوانانی بگەینیت بە هاوڵاتیانەوانێ عێراق لە ساڵی 2014 تا ساڵی 2019 کەوەسە 2020 یاتە سەر تا 2020 نەیتوانیوە هیچ پرۆژەیەکی خزمەتگوزاری لە سنووری پارێزگاکانی خۆیان جێبەجێ بکات نەیتوانیوە جادەیەک دروست بکات نەیتوانیوە خستەخانەیەک مەکتەبێک نەیتوانی پرۆژەیەکی کارەبا جێبەجێ بکات بۆ لەبەر خاتوویە کە ساڵ لە دوای ساڵ عەرجێکی دارایی هەبووە عەرجە داراییەکە شەندێک قەرزی کردووە بەس ئەوە بۆ پڕکردنەوەی بودجەی تەشغیلی بووە بۆ بەشە تەشغیلیەکەی بووە ئیسtismarەکەی دایما پڕ نەکراوەتەوانێ و هەروە ماوەتەوانێ لە حاڵەتێکا کە لە هەرێمی کوردستانە ئێمە توانیمانە بەس کابینین باسی کابینی نوێتان بۆکەم لە کابینی نوێوانە کە لە مانگی حوتی 2019 دەستی بەکارکردون کردوێن تا ئەمڕۆ کە نزیکی ساڵێک و 4 مانگێک 5 مانگێک دەکاتەوە شتانە سەرڕای ئەم هەموو قەیرانانە ئێمە توانیمانە پارە بۆ 444 پرۆژە لە هەرێمی کوردستانە تەرخام بکەین 444 پرۆژە نزیکی 290 ملیارد دینارمان لە پرۆژە سەرف کردو پرۆژەی استراتیژی پارەمان بۆ سەرف کردووە کە یەکێک لەوانە کە کراو نەتوانێت سەرۆکی حکوومەت کردوێتی و پرۆژەی ڕێگایەک بوو لە بینی هەولێر و دهۆکە ئێستا پارە سەرف دەکەین بۆ پرۆژەی سەدمەتی سلێمانی پارە سەرف دەکرێت بۆ پرۆژەی ڕێگەوبانی تر لە ناوچە جیاجیەکانی هەرێمی کوردستانە قوتابخانە تەواو دەکەین ینی ئێمە توانیمانە چکات سەریکە بودجە کە تۆ پارە سەرف دەکەیت یعنی کە ڕۆلی حکوومەت بەزەوە نییە موچە بدات بە فەرمان بەرە بەڵکویەکە بتوانێت پرۆژەی خزمەتگوزاریش بگەێنێت بە هاوڵاتیان کە خۆشبەختانە ئێمە توانیمانەمە کردووە هەر لەبەر خاتری ئەمەیە کە لەوێ کە وەزیر بە منیە و دێمە ئەبێت لەسەر مێکانیزمێکی فیسکال فێدرالیزم دانیشین کار بکەین کە ئەمەی ڕێژەی دانیشتوان نەبێت بە پێوەەر ئەوان کێشەکەیان چی لە عێراقا لە عێراقا کێشیانەوەی کە ئێمە ڕێژەی
دانیشتوان بکەین بە پێوەرد ئێمە هەرێمی کوردستان چەند کەسە لە هەموو عێراقا لە کۆی گشتی ئەوە لەو ڕێژەیە پارە بدێت بە هەرێمی کوردستان و ئێمەش بەچی سەرفی دەکەین هەندێکی بە بودجێ تەژغیلی و هەندێکی بە ئیسtismاری ئەوان ئامادەنین بۆ ئامادەنین لەبەر ئەوان ئایانگوت تەرحێکی تر یەکرد وەزیری دارایی بە منی گوت ئێمە ئەمانەوێت لەسەرەوە بڕۆین بزانین پێداویستیەکان چەندەیە لە عێراقا پێداویستیەکانی قوتابخانە لە بەسرە چەندەیە لە هەولێر چەندەیە لە بەغا چەندەیە لە دوهۆک چەندەیە ئاوا بەپی پێداویستیەکان ئێمە بزانێکی مستەوای معیشەتی تاکێک لە بەسرە چۆنە لە سلێمانی چۆنە ئەبێ ئەو یەکسانیە بپارێزی نوشتانە کوتمە قسەی زۆر جوانە جەنابی وەزیری دارایی بەس ئەگەر بە شەرتێک ئەگەر هەمومان لە سفرەوە دەست پێ بکەین ئەگەر لە سفرەوە دەست پێ بکەین دەستمان پێ بکردایە سەپاتی ناسەر حکوومەت و وا دەستمان پێ بکردایە ئەوە قسەیەکی تەواو بوو ئەگەرەوەمان بکردایە بەس ئێمە لە هەرێمی کوردستانە لە ساڵی 2023وانەکە هاتوینەتەوە سەر حکوومەت و پارە لە بەغاوە هێت بۆ هەرێمی کوردستان کاتێک ئەمە حکوومەت هەرێمی کوردستانمان بەدەستەوە گرت زۆربەی ئەو پرۆژانی کە لە ساڵانی ڕابردوودا لە سەردەمی سەدام حوسێنیان ڕژیمی پێشواکراوە زۆربەی پرۆژە استراتیژیەکانی ڕێگەوبان بێت کارەبا بێت قوتابخانە بێت خستەخانە بێت لە مانتیقی عەرەبەکان کراوە لە مانتیقی کورد نەکراوە ئێستا ئێوە ناتوانن چۆنەڵی پەنیشی ئێمە بکەنەوەی چۆنەڵی سزای ئێمە بدەن سزای ئێمە بدەن لەسەر ئەو چاکانی کە کردومانە ئێمە لە 2004وانە تا ئێستا توانیمانە سەرڕای چەند قەیران و کێشەی سیاسی و کێشەی ئابووریش کە هەبوو لە کوردستانە ئێمە هەرتوانیمانە پرۆژە جێبەجێ بکەین خزمەتگوزاری بکەین ئەگەر ئەوان ئەگەر لە بەغا ببوورە ئەگەر لە بەغا شیعەکان ئەم چۆنەڵی هاوسەنگی کە هەیە لە بینی خزمەتگوزاری هەولێر و بەغایە لە بینی هەولێر و بەسڵە و سلێمانی و بەسڵەیە ئەگەر نەیخەنە سەر خەتای کورد ئەوێ بکەن خەسەر خەتای خۆیان جاوە کەسیش نەچوە دەبان سەر کێشە فیشەیەک نە بەسەری خۆیوانێت ئەو دژی خۆیان دۆخەی ئێستا لە لەم دوسێ ڕۆژە لە هەندێک شار و شارۆچکە دروست بە حەزم کرد قسەی لەسەر کوی چۆن ینی تەفسیرەکەی وایە بەڕاستی ئەمەی بەغدا مەسەلە ڕقم و بەرمیلەیە زانی فشارە ئەگەر جەناب یان هەر چاودێرێکی تر گوێ لەم قسانەی کاک زاگرۆز بگرێت کە لە ڕووی فەنیەوەی لە ڕووی لیژنەی تەکنیکیەوە باسی دەکا بخێتە چوارچێوەیەکی سیاسی وەزیری دارایی عێراق مەبەستی ئەوەیە هەرێمی کوردستان لاواز بێ ینی ئەمە نقطەی ئەساسیەکە ینی باسیەوە دەکا کوردستان ئاوادانە بۆ جنوب لە ئاوادان نییە ئەم مەسەلەیە کارتی بودجە و بژێوی خەڵکی کوردستان کراوە بە کارتێک بۆ لاوازکردنی خەڵکی کوردستان ئەگەر سەری لایەنە شیعەکان بکەین بە هەمویانەوە ینی بەبێ جیاوازی هەرێکیان بە ئاوازێک ئەمە بەکاردەهێنێت ینی کارێکیان کردووە ئەگەر تۆ دژی خەڵکی کوردستان نەبی دەنگە پێکۆ ناکرێتەوە لەسەر ئاستی هەرێمی کوردستانیش کە ئەم سەقامگیرە دەبین کە بین و سەقسەکەی جەنابە دیسان کارتی بودجە کراوە بە کارتێک بۆ لاوازکردی حکوومەت و تێکدانی ئارامی کوردستان و دڵنیاش بە ئەوەی کە لەناو ئەو خۆبیشاندەرانەیە وەکو دوێنەشەوە وتەبێژی فەرمی پارتی دیموکراتی کوردستانش ئاماژەی پێکرد دەستێکی دەرەکی هەیە ئەو دەستە دەرەکیە کۆمەڵی خەڵگەڵ دەسوڕێنێت بۆ ئەوەی ئارامی و سەقامگیری کوردستان تێبدا ئەژینە هەموو حیزبە سیاسەکانی کوردستان بەڕاستی من ڕۆژە جملە دیمانەیەکی بەڕێز ڕێباز حەمدان بووی وەزیری دارایی پێشوو لە پشتی گۆڕان ئاماژی بۆ کرد هیچ کەسێک نییە لە حیزبە سیاسەکان ئاگیان لە وردەکاری دەرهێنانی نەوت یاسای نەوت مەلەفی نەوت بەکامی حتا تەنانەت خۆی باسی کەوسا و وەزیر وە سەر پشتی گۆڕان وتی جەنابی کاک نێچیروان تەلەفۆنی بۆ ڕەحمەتی نەوشیروان مستەفا کردوەتی ئاشتی هۆراوی جانتاکەیت بۆ دەنێرم تەواوی هەموو تەفاسیلەکە دۆڕاستکەوتی بۆ ڕۆژی دوایش ڕەحمەتی نەوشیروان مستەفا کۆبوونەوەی پێکردی ئەمانەمان باس کردووە ئەوکە تریشی لە ڕەحمەتی قادری حاجی عەلی پرسن مەبەست ئەمە کاک ڕێباز باسی ئەوەی کرد کە کاک عیمات کاک قوبات تاڵەبانی ئاگاداری تەواوی فایلی نەوتن بەڵام لە کاتێک کە تەماشا دەکەین کاک پاڤڵ دەڵێ وەڵای ئەمە ئاگامان لە هەمووی بۆیە ئەم حاڵەتانە پێ کاتیەوە هاتوۆتە بە حەقیقەت ینی بە زمانی فاکت ئەو ئاڵۆزی و خواری کە هەیە ڕاستی بکەیتەوە ئەنجا زمینە ئەوە خۆش پێکە جاوت باسن کە چۆنمە ئاشتەوایی دروستکە ناشتەوای نیشتیمانی بۆ دروست دەبێت کە ئێمە بتوانین لە دەوری فاکتەکان کۆبینەوە ڕاستێکان بزانین ئێمڕۆم کۆبوونەوەی کە لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان بەڕێوەچوو کۆمەڵێ بناغی باشی هەیە من واز دەکەم کە لە دوێنەشەوە متابعات دەکەم هەمووان باسی ئەوە دەکەن کە بە زمانی فاکت و ڕاستەکان بە شێوەیەکی ڕاشکارە لەگەڵێکتری قسە بکەن
بۆیە لەم چوارچوێدا ئەگەر بێت و ئێمە نەتوانین ناوماڵی خۆمان ڕێک بخینەوە بە دەستێکی یەکگرتو داکوچی لە مافەکانی خۆمان نەکەین دڵنیا من دەرەقەتی ئەو باهۆزە شۆڤێنی و مەسەبی بەغدا ناین چکار لە بەغدا سا دوو باهۆزێ باهۆزێکیان شۆڤێنی یەک عەرەبە دژی کورد باهۆزێکیشیان مەسەبیە و ئەم جانبە مەسەبێکی بەتایبەتی شیعە ئیمڕۆ بەشێکی زۆریان ئەتوانم بڵێم لە ملیشیاکانیان بە هیچ شێوازێک گوێ لە سەرۆکوەزیرانی عێراق داگرن حتا بلاسخارد کە دەیویست ئێشەکان ڕابگرێت لەسەر مەسەلەی باڵۆێسخانە و لەسەر نێردە دەوڵەماسیەکان هەستا شو سەرداری ئەبوو فەدگی کردیانی ئەوەی محەممەد چی پێ دەڵێن ئەوەی پێ دەڵێن ئەبوو فەدگ بەهین یاری ئەو بچێت ئەوەی کە لە جێ هیندانراوە لە جێ ئەو یانی تۆ وەرە نوێنەری نەتەوەی گرتوەکە هەمچێ لەسەر لەگەڵ فەرماندەی ملیشیایەکی مەسەبی دابنیشە ئەمە حاڵی عێراقە بۆیە لێرە واگەر بگرن بۆ ئەو پشیوانی کە لەمێک دوو ڕۆژایە دروست بوو ینی جارێ ئەگەر سەری چەمچی خۆپشاندانکەین خۆپشاندان ینی یەکێکە لە چەمکە مەدەنیەکانی سیستەمی دیموکراتی بۆ ئەوی خەڵک خۆی پیشاندە نەخۆی بشارێتەوە هەموو ئەوانەی کە لە ناو هینەکانە لە ناو خۆپشاندانەکانە دەبنە هۆکاری ئەم ژێرە شوێدە دەماخیان کردیانی خۆیان دەشارنەوە ئەنی ئەم ئەستان پێچوانەکردنەوەی چەمکی خۆپشاندانە تۆ ئەچی خۆ پیشاندەی لەناو خۆپشاندنەکە تۆ خۆت دەشاریتەوە بەچە ئامانجە دەیکات دڵنیا بۆ ئامانجە دەیکات کە ئێستا هەندێ هێزی دش بە کورد لە بەغدا چ سونە شیعە بۆ بچووکردنەوەی هەرێمی کوردستان هەنگاوی بۆ هەڵدەگرن جا ئاڕویزی و ڕۆمان و ئەم شتانەشی تیا بەکارهاتەوە دکتۆر وڵای ئەوەی من سەرنجێک لەسەر ئەو قسانەی کە جنابەت کردێ تایبەت بە مەسلەی بەکارهێنانی کوردستان و سزادانی وەکو کارتێک من خۆم باوەڕم بەوە هەیە و ئەشی بینین کە هێز لایەنە سیاسەکانی کەن بەڵام حقیقەتێکی شەیە لە بەرامبەرە ئەوەیە کە لە ساڵی 2014ەوە یان بە دیاریکراوی لە ساڵی 2014ەوە لەو کاتەوەی کە بۆ یەکەم جار نوری مالکی بودجەی هەرێمی کوردستانی بڕی لەو کات بەدوا ئەو سیاسەتە پۆپۆلیستیەوە بەکارهێنانی سزادانی کوردستان وەکو کارت و بانگەشە هەڵبژاردن سیاسەکان ممارەسەیەکەن بەڵام لە شەقام و ڕنگدانەوەی نییە بە بەڵگەی ئەوەی کە ساڵ لە دوای ساڵ ئەو هێزولایەنانەی کە محارەبەی گەلی کوردستانیان کردەوە دەستیان بۆ سزادانی خەڵکی کوردستان بردووە پێگەیان بەرەو لاوازی چووە ئێمە گەر ئەزمموی مالکی بێنینە بەرچاومان وای لێ هاتووە مالکی لە هێزی یەکەمی ڕەهای عێراقەوە ئێستا بۆ بە هێزی سێم و چوارم بە هەمان شێوە عەبادیش ئەو کاتێک کە میلیشیا و سوپای بەردایە کوردستان ئەویش بە هەمان شێوە هێز و پێگەکەی لاواز بووە و هێزەکانی تریش بەم شێوەیە بەڵام ئەمە سیاسەتێکە کە هەڵتۆقیوەکان و تازە دەرچووەکان و ئەی قۆزنەوە و بەشێکە لەو شەپۆلە پۆپۆلیستی کە بەداخەوە گەشتۆتە هەرێمی کوردستانیش کە ئێستا چ لە عێراق و چ لە کوردستانیش سیاسەتێکی پۆپۆلیستی زۆر خراپ و خەتەر هەیە کە لە کارکردنە لەسەر چینێکی دیاریکراوی کۆمەڵگەی عێراقی و هەم کوردستانیش تەمەنێکی دیاریکراو کە تەمەنی هەرزەکارانە ئەکرێ و خراپتر لەمەش ئەوەیە کە ئەم سیاسەتە پۆپۆلیستیە ئەتوانرێت تەڵقینی پێ بکرێت لە ڕێگەی کەناڵەکانی میدیا و سوشیال میدیاوە و دوای ئەوەش وەبەرهێنانی سیاسی پێواکرێت ئەوەی ئێستا لە عێراق و لە کوردستانە گوزەرێ ئەوەیە کە هیچ خۆپشاندانێک نییە بەبێ توندوتیژی و هیچ خۆپشاندانێکیش کە توندوتیژی لێ بکەوێتەوە بە هیچ شێوەیە هیچ ئامانجێک دەستەبەر ناکە مەگەر ئامانجی ئەو ئەجێندایانە نەبێت کە لە پشتەوەیەت ئێمە لە کوردستانە لە عێراقا بینیمان مەسەلەن لە ساڵی ڕابردووە کاڵبژاردنەکە خۆپشاندانەکان دەستی پێکرد چەندین کەستەیە گیانی لە دەستداوە دەرەنجامەکەی ئەوە بوو کە سین گۆڕا بە ساد عەبدولمەهدیەکی بێکوتلەی لاواز لە پەرلەمانە گۆڕا بە کازمیەکی بێکوتلەی لاواز لە پەرلەمانە ینی ناوێک گۆڕا بە ناوێک و هیچ کاریگەری نەڕنگدانەوەیەکی لەسەر بارودۆخ و گوزەرانی ژیانی عێراقیەکان هەبووە کاریگەری و تەسیرێکی ئەوەندەی لەسەر پرۆسی سیاسی عێراقیش بووە و لە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە بەڵام لە کوردستانە حاڵەتەکە جیاوازە ئەوەی من دیقەتمدا بێ ئەوەیە هەر کاتێک کە هێز و لایەنە سیاسی کوردستانەکان جۆرێک لە جۆرەکان بگەنە قەناعەتێک کە دڕدۆنگیان بەلاوە بنێن و بە ئاراستەی یەکدەنگی و بە جۆرێک پێکهاتن و پێکهاتنەوەدا بڕۆن ئەم خۆپشاندان و ئەم توندوتیژیانە ئەکەونەوە وەگەرنا من باوەڕی مطلق و ڕەهام بەوە هەیە کە خۆپشاندان مافە و خۆپشاندان کە مافی هاوڵاتیانە لە بەرامبەرە ئەرکیش ئەخاتە سەر
هاوڵاتیان لەوەی کە بێ خۆپشاندانێکی ئاشتیانە بێ و خۆپشاندان لە هەمان کاتە مافە بەڵام ڕێخستنێکی یاساییشی هەیەکە ئەرێکە خاتە سەردام و دەستگا ئەمنیەکان کە بۆ ئەوەی بۆ زەمانەتی پاراستنی سەلامەتی هەم خۆپشاندانی ئەوانەی کە خۆپشاندەرن و هەم ئەو لایەنانەی کە خۆپشاندانیان لە دژەکرێ و هەموو لایەنی سێمیش کە لەم نێوەندەیانە پێویستە سەرۆکیان و سەلامەتی و ئەوەی پارێزراو بێ هەر لەبەرەوەشە لە کوردستانە بە یاسای ژمارە 11 ساڵی 2010 ڕێکخراوە بەڵام بەداخەوە ئێمە بینین لە ساڵی 2010ەوە هیچ کات خۆپشاندانەکانی ئێمە بە ئامانجی ئەوە نەبوون کە مافەڕاوەکانی پێ دەستەبەر بکرێت لە کاتێکا خۆی مافێکی ڕەوایە بە پێچەوانەوە بۆ ئامانجی سیاسی و بەرهێنانی سیاسی ئەقۆزرێتەوە لە ئەنجامدا توندوتیژی لەیەکەوێتەوە و ئەزمونێکی دووبارەیە بەداخەوە کە ئێمە ساڵ لە ساڵ دووبارەیەکەینەوە و بۆشمان دەرەکەوێت کە هیچ ئامانجێکیش دەستەبەر ناکە بەڵام ئەوەی مای نیگەرانیە ئەوەیە کە ئەو سیاسەتە پۆپۆلیستیە زاڵەی کە هەیە لێ ناگەڕێکە ئەو هێوریە دروست بێ و بەشێکی ڕەنگە پەیوەندی بەوە هەبێ کە حیزب و لایەنە سیاسیەکان بۆ ڕەوشێکی باشترەکرێت بۆ بەدیهێنانی ڕۆژێکی باشتر ئیجازە هەبێ بۆ بتەوکردنی پایەکانی دیموکراسی و ڕنگدانەوەی خەباتی مەدەنیە بەس کە بەکاری هێنا بۆ ئینقلاب بەسەر دیموکراتیەوە ئەوە هێن نییە ئەوە نابێتە خۆپیشاندان خۆپیشاندان دەبێت خۆت پیشان بی من باسیەوەم کرد خەڵک لەناو خۆپیشاندانەکە خۆی دەشارێتەوە خۆپیشاندان خۆشاردنەوە نییە خۆپیشاندان بە ماتۆڕ و دەمامکەوە تەقە لە پشتەوە تەقە لە خۆپیشاندان ئەگەر ئامانجی هەبێ ئەو کاتە پێوترێ خۆپیشاندان ئامانجیانی چی ینی تۆ ئەبێ داواکاریەکی دیاریکراوت هەبێ بیدەیتە لایەنی دیاریکراوە مۆڵەتی بۆ دانەی بزانە چاوەڕێ بکەی بزانە بۆ دەکایە بۆ ناکات بەس کە تۆ سووتاندن هەبێت تاڵانکردن و فەرهودکردن هەبێ ئەمە ئانارشیزم و فەوزایە من قسەی دکتۆر سۆران کە باسی ینی لەکەیەوە دەستکرا بە بڕینی بودجە و موچەی هەرێمی کوردستان و ئەم پیلانە زۆر مەترسیدارە دژی هەرێمی کوردستان دەستی پێکە من تەمانەوە لە کاتێکە ئێمە بودجە و موچەمان بڕا بۆ یەکەم جار کە شەڕی داعش دەستی پێ کرد کە نزیک 2.5 میلیۆن ئاوارە و پەنا بڕویان لە هەرێمی کوردستان کرد و تا حەدێکی زۆر دۆخێکی زۆر سیاسی و ئەوانەی شڵۆغ لە ناو هەرێمی کوردستانەوە وەختەشە خۆپیشاندان ئەوانە هەر بەردەوام بوو لەم دۆخەیە دەستیان پێکرد بەڕاستی من ئەوەی کە ئەم بینیم ئەوەی کە ئێستا ئەشی بینیم لە سیاسی عراقیەکان و لە وتە لێدوانەکانیان چوار ئامانجی زۆر سەرەکی لە پشت ئەم هەوڵەوە بوون یەکەمین شت ئەوە بوو کە کاک فەرهاد لە بەشی یەکەمی قسەکانی وتی لاوازکردنی هەرێمی کوردستان لاوازکردنی لە هەموو ڕوویەکەوە ئابووری سیاسی پێگە بەشداری لە حکومڕانی عراقیشە تەنانە دووهەمی شت ئەوە بوو کە ئێمەوا لێ بکەن کاک زاگرۆسیش ئیشارەتی پێ ئێمەوا لێ بکەن وەکو هەرێمی کوردستان وەکو خەڵکی کوردستانمە لێ بکەن هەموو داواکاریەکانمان ئەوەی خاکی زەوت کراومان بابەتی مادەی 140 مافە سیاسیەکانمان مافە دەستوریەکانی تریمە هەمووی بچووکەنەوە لەوەی لە بودجە و موچە و ینی لە کۆتاییە گەیشتە سەر 320 میلیارد دینار بۆ ئەمە ئامانجی دووەمیان ئامانجی سێمیانەوە بوو بۆ شاردنەوەی یاخود لابردنی فۆکس لەسەر ئەو سیراعی شیعی خۆیان ئەو شکستە گەورەی حکومڕانی خۆیان ئەمەش خاڵێکی تر بوو چوارەمیش ئەوە بوو کە من ئەمان لە هەمووی مەترسیدارترە بینم گواستنەوەی ئەم کێشە و گرفتە کۆمەڵایەتی و ئاڵۆزی و پشێوی و تیرۆر و کوشتن و قەیرانی خزمەتگوزاری کە لە باشوور و ناوەڕاستی عێراقەیە ئەو شکستە حکومڕانی کە لە باشووری ناوەڕاست عێراقەیە ئەو با بڵێن پێکەوە نەژیانەی کە هەیە ئەوە بگوازنەوە بۆ ئەم ئەزمونە بگوازنەوە هەرێمی کوردستان طبعا دەسەڵاتدارانی بەغا نوخبەی سیاسی عەرەبی شیعی بەغا بە تایبەتی وەختێ بینی ینی پاش ئەوەندە ساڵ لە 2003 تا ئێستا وەکو سەرۆکی حکوومەتیش لە لێدوانێک کاوتی بە 195 داهاتی عێراق ئەوان وێرانە و کاولگەیان دروست کردووە لە باشوور و ناوەڕاستی عێراق بەغدایان کردو تا زەبڵخانێکی گەورە کە پایتەختە سەیران کرد هەرێمی کوردستانیش خەڵکیش ئەمەی بینی بە 105 داهات ئاوەدانی و ئارامێکی زۆر باش لە چاو شارەکانی باشوور و ناوەڕاستە بەڕاستی هەرێمی کوردستان بەهەشتا ئێستاش کە ئەمە دروست بوو بێگومان ئیشیان لەسەر بەدهێنانی ئەم ئامانجانە کرد بۆ بەڕاستیش ئێمە ڕەنگە هەندێک ڕاستی هەیە تاڵ بیڵێن ئەگەر بڵێن ئەم ئامانجانیان تا چەند پێکاوە لێکی بینەوە ئایا توانیان هەرێمی کوردستان لاوازکەن توانیان بەڕاست تا حەدێکی زۆر توانیان لەبەرەوەی کە ئەمایان خەتای خۆشمانی تیا بوو پەرتەوازەی و خیانەت و ناکۆچی سیاسی بەردەوام و پاشقل لێترگرتن و ئەمانە ڕۆڵێکی هەبوو لەوەی کە تا ڕادەیەک ئەمانە سەرکەوتوون لەمەیە
ئایا توانیان فۆکس لەسەر شکستی حکومڕانی خۆیان و سیرائی خۆیانی شیعی و سونی شیعی و سونی لابرن ئەرەڵا ئەوەشیان توانی ئێستا فۆکسەکە لەسەر هەرێمی کوردستان ببین لە دوێنەوە مەسئول عراقیەکان نەسیحەتی ئەماکەنەڵێ ئاگاتان لێوێ مافی ئازادی و نازانم چی ینی ئەوانەی کە گەورەترین کە سەفقاتی ملیار دۆلاریان لێداوە لە عێراق ئەوانە نەسیحەتی ئێماکەن لەوەی هاوڵاتی عێراقی لە خلالی 2 مانگانە کوژراوێت لە خۆپیشاندانەوە ئەی تاوانەوە خۆشبەختانە لە کوردستان هیوادارم هیچ خوێنە ڕێنەژە ئارام بێتەوە دۆخەکەم و لەوە شەکە ئایا لەو ئامانجەشەکە ئایا توانیان ئێمە ینی ویستەکانی ئێمە بچووکەنەوە لەوەی موسل لایەنی کەم لەسەر ئاسی شعبی توانیانەوە بکەن ینی ویستی هەموو خەڵکی کوردستان ببێتە بە تەنیا 320 میلیارد دینار لە کاتێکە ئێمە ویست ینی کۆمەڵێک با بڵین خواستی مێژوویمان هەیە لەم عێراقەیە و خەڵکی ڕەسەنی ئەم وڵاتەی ئێستا من باسی چوارەم ئامانجەکەم بەداخەوە لەو 2 ڕۆژە هەندێک گرتەی ڤیددیۆیم بینی کە مەترسی هەیە بەڕاستی چوارەم ئامانجیشان ئەویش گواستنەوەی هەموو پشێوی و ئاڵۆزی و هەموو شکستیەکانی خۆیانە هەموو مشکیلەکانی مخەدەرات و تیرۆرکردنی یەکتری و کوشتن و بڕین و ڕق دروستکردنەوەیکی زۆر ڕقای دروست بووە لە باشوور و ناوەڕازان ینی پەلاماری ئەکتەرێکی مەسرحیان لەبەرەوەی دەوری فڵان خەلیفا بینێ ینی گەیشتوتە ئەوە ئاستا تەلەڤیزیۆنێکە سوودێن لەسەرێک گۆرانی بەڵێ تەلەڤیزیۆنێکیان سووتان لەسەرێک گۆرانی لە شەوێکە زایانێ ئەمە بگوازنەوە بۆ هەرێمی کوردستان ئەم دیمەنانەی ئەم 2 ڕۆژە بینیمان بەداخەوە پێمان بڵێم ئاماژەکان مەترسیدارن هیوادارم ئەمە نەگوازرێتەوە ئەمە هەوڵێکی هەمەلایەنەیە ئەمە بە حکوومەت و بەهێزی ئەمری ناکرێت ئەمە بێ حیزبەکان لە ئاسی مەسئولیت تابن بەوانەیە ناحکومەتان بەوەی ئۆپۆزیسیۆنیش و خەڵکی کوردستانیش هەر ڕەفتارێکی کرد گرنگە چۆن داوای ئازادیەکە چۆنینەکە بەڵام ئاگای لەوە بێ کە ئەم مشکلەیە ئێمە نابێت ئەبێت زۆر دژی ئەو پەیامە بین کە شارەکانی هەرێمی کوردستان بە بەسڕە و بە مووسڵ و بە بەغدا و بە ناسرێ و زیقار بکات زۆر ڕاستە بەرهەبجار لێرەدا ئێمە ئەزانین عێراق بەرەو نەمان دەڕوات عێراق بەرەو ڕوخان دەڕوات داڕمانی ئابووری حتمیەکە کە لە ساڵی 2021 بەڕۆڕووی عێراق دەبێتەوانە و ئایا ئێمە پلانمان چییە ئایا حکوومەتی هەرێمی کوردستان کابینی نوێم بەتەمان چین و چ بەرنامە و کارێکی ئەجندایەکیان هەیە کە بۆی کە بتوانین بەرەنگاری ئێمە ببینەوە چکامە ئەگەرێکە احتیمالێکی زۆری هەیە ڕوو بدات بە هەندێک هۆکاری جیاوازی شەوانێ شرت نییە هەر داڕمانی ئابووری لە بەرخاتری کەمی نرخینەوەت بێت هەندێک جار هەیە لە بەرخاتی و ئاڵۆزە سیاسی کە لە بەغا ڕوودەدات کێشەکان وەنگڵی گەورە بێت کە نەتوانێت هەر ئیداری وڵات بکەن ئەگەر نرخی نەفتیش زۆر بەرز بێتوانێت جا لێرەدا حکوومەتی هەرێمێمە دایما هەر لە کابینەی نوێمەوە لەسەرۆشی حکوومەت و کابینەکە زۆر بەچڕی کاریان کردووە لەسەرەوەی کە کۆمەڵێک چاکسازی ئەنجام بدرێت کۆمەڵێک بەتابەتی چاکسازی لەو مستەوایی کە لە یاسای چاکسازیە کە باسی کراوە جێبەجێ بکرێت ئەو لەلایەکەوانێ لەلایەکی کەشەوانە چاکسازی ئابووری ئێمە چاکسازی ئابووری چ بەرنمەیەکمان هەیە ئەو بەرنمەیە کە دانراوە ئێستا کاری لەسەر دەکرێتەوە یەکەم جارەوەی کە من پێویستمان بە باڵانسێکی هەرجی و داهاتەکانی خۆمان هەیە لە کابینەی دەستپێکی کابینینەوە ئێمە توانیمان داهاتی خۆمان زۆر زیاتر بکەین لەوەی کە پێشتر هەبووە بۆ ئەویش بە شێوازێک کردومانە بەس بەڕێخستنەوەی هەندێک لەو داهاتانی کە هەبووە یاخود ئیلغاکردنەوەی هەندێک چۆن لێ بەخشینی زەریبی ئێمە توانیمان داهات و تەنزیمکردنەوەی خۆمان توانیمان داهات زیاد بکەینەوەانێ بەس بەداخەوە پەتای کۆرۆنا وای لێکردین کە ئێمە لە ساسی پێنجی داهاتی ناخۆمان کەمی کرد بەهۆی داوازری نرخینەوەتەوانێ لە ساسی داهاتی نۆتمان هەم دیسکەمی کردوانێ بەس ئێستا دووبارە دەستی پێکردوێتەوە بە بەرزبوونەوە و هەوڵی جدیە دێت لەسەرەمە کەواتە چاکسازی ئابوورەکە و پلانەکەی حکوومەت ئەوەیە یەکەم شت باڵانسی داهات و خەرجیەکانمانە کە کاری لەسەر دەکەین دوا بە دوایەوە پەرەبێدانی کەرتی تایبەتە کەرتی تایبەت وەکو مەکینەیەک بەکاربێنین بۆ گەشەی ئابووری وا نەکەین کە حکوومەت ببێتە تەنها لایەنێکی دابینکردنی خزمەتگوزاری بۆ هاوڵاتیان و بێتە تەنها موسسەیەک کە دەرفەتی کار بۆ گەنجان بڕخسێنێت بەڵکو کەرتی تایبەتە کە بێت پەری پێ بسەنێت دەوێت لە ڕێگەچیەوە کرێت گۆڕینی یاسا و ڕێنماییەکانە کەمکردنەوەی ڕۆتینە ئەو خزمەتگوزاریانەیە کە حکوومەت پێشکەشی دەکات وەکو خزمەتگوزاری ڕێگەوبان و خزمەتگوزاری ئاو و کارە باوەشتانە بتوانین ڕۆڵی کەرتی تایبەت بینە پێشەوانێ وەزارەتی پلاندانان لەگەڵ وەزارەتەکانی تراجبنی وەزیرانە
ئێمە توانیمانە چوارچێوەیەکی هاوبەشی کەرتی گشتی و کەرتی تایبەت بینینە پێشەوانێ کە ڕۆلی کەرتی تایبەت لەم خزمەت گوزاریانە زیاتر بێت و حکوومەتیش زۆر دەستی نەکەوێتە ناو بازاڕەوانە بێتە دەرەوانێ تا کەرتی تایبەت ڕۆڵێکی زیاتری پێ بدرێت ئەمە ئەبێتە هۆی گەشەی ئابووری ئەمە ئەبێتە هۆی دەرفەتی کار زیاد ڕەخساندن بۆ گەنجانی خۆمان وشتانە و بە تایبەتی تەرکیزی ئێمە وەکو حکوومەت لەسەر کەرتی کشت و کاڵ بێت لەسەر کەرتی پیشەسازی بێت لەگەڵ کەرتی گەشت و گوزارە ئەمانەیە کە ئێمە ئەتوانێت نەک ئەوی کە جەنابەت ئاماژت پێکرد ئەو داهاتی کە ئێمە هەمانە چر لە نەوت بێ بم نرخەکە مێوانی و داهاتی سنوورەکانی خۆمان تەنزیمکردن و ڕێخستنەوەیەکی تایبەتی ئێمە ئەتوانێت دوامان لێ بکات کە نەگەوەی کە بتوانین موچەی مانگانە بدەین لە هەرێمی کوردستانە بەڵکو بتوانین گەشەش بکەین گەشەی ئابووریش بکەین ساڵ بە ساڵ بتوانین شتی تازەتر بکرێت و خزمەتی زیاتر بە هاوڵاتیانی خۆمان بکرێتەوە ئەمانە هەمووی لە یەک کاتا دەکرێت دەگەر ویستێکی سیاسی باش و پێکاتە سیاسەکانی ناو حکوومەت یەک بن لەسەر بەرنامە و لەسەر ئەو ئەجندایی کە هەیە خۆشبەختانە ئەو تیمێکە لە ناو حکوومەتایە زۆر یەکین ینی تیمی لایەنە سیاسەکانی کە لە ناو حکوومەتان زۆر بە ئەجندایەکی گشتیوانی و حکوومەتیانی و کار دەکەن توندن جدین لەسەر کارەکان وشتانە بەس دەت بەداخەوە لە دەرەوە لە ناو شەقامە یاخود لە ناو هەر حزبە سیاسەکانی کە بەشدارن ناو حکوومەتە لە دەرەوە بە شێوازێکی تر تەعامل دەکرێت وشتانە ئەگەر ئێمە بتوانین ئەمە چارەسەر بکەین ئەگەر ئەو ویستە سیاسیە ئەو پێکەوە بوونە سیاسی هەمومان بێکەوە بتوانین کار بکەینە سەری زۆر بەباشی ئەتوانین هەم لەم قەیرانەدارایی کە هەمانە ڕزگارمان بێت خزمەت گوزاری باشتر بکەین و چی دیش پێویستیمانمە بەقانە بێت باوەڕکەن ئابووری هەرێمی کوردستان بەو شێوەیە کە مەجای گەشەکردنی زۆر زیاتر هەیە لەوەی کە ئێستا بەخۆیەوە هیوادارین جەنابەت ئاماژەت بە شتێکی زۆر گرنگە تمە ترسیم لەوە هەیە کە ئەو ناسە قامژیری باشوور و ناوەڕاست بگوەزێتەوە بۆ عێراق یەکەم شت دەگەر بێن و باسی بکەین لە بەرژەوەندی چیە عێراق دەوڵەتێکی بەهێز نەبێ ینی پرسیارەکە ئەمەیە لە بەرژەوەندی ئەو کەسایە کە ئەو ناسە قامژیریە بە سیستەماتیک دروست دەکات لە بەرژەوەندی چێدایە کوردستانێکی بەهێز دروست نەبێ لە بەرژەوەندی هەمان مخریجایە لە بەرژەوەندی هەمان کارکتەرایە کە دەیەوێت هەرێمێکی کوردستانی بەهێزیش دروست نەبێ بەپێی ئەزمموی هەموو دەوڵەتانی دنیا ئەوەی کە هێندەی ئێمە وەکو ڕۆژنامە نووسیمان کردووە هیچ دەوڵەتێک هەژار نییە خەڵکەکەی بێ ئیمکانت نییە ئیلا ئەو دەوڵەتانەی کە ناسە قامژیری سیاسیانێ یعنی کە پەرلەمانەکەیان ناسە قامژیرە حیزبەکان پێکەوە ناکۆکن ئەمە ئەتوانی لە هەموو جیهانە سەیری بکە ئێستاکە لە سەرەکانی سەرکەوتنی سەن غافوراوە لە بەرەوەی سەقامژیری سیاسیە ئەکێ لە سەرکەوتنەکانی کۆریای باشوور سەقامژیری سیاسی بۆ لە ماڵی ساڵی 61 تا 79 سەرکەوتنی تایوان سەرکەوتنی کۆمینتانگە لە 1992 کە توانی وڵاتێکی جوان دروستکە ئێستا ڕواندا کە ئێستا تەماشا دەکەی پێیانە بۆ شاهین دەوڵەتی قەبرستان ینی زیاتر لە 1 بلیۆن کەسیان لە ماوەی 3 مانگە لێ ئێستا جوانترین دەوڵەتی ئەفریقای پێی دەڵێن سەن غافوری ئەفریقیا ئەمە معنای ئەوەیە کە تۆ سەقامگیری سیاسی بنەتەوەی هەژار نییە من زۆر بەوردی جۆم لە قسەکانی کاک زاگرۆس لێ فعلا وەکو تەختیت و حکومڕانی ئەمە دەکرێت بەڵام ئەو کارەکتەرێک کە نایەوێت کوردستان بەهێز بێ تووشی نەخۆشی سەقامگیری سیاسی دەکات ئەم نەخۆشی سەقامگیری سیاسیە وای کردووە کە لە ناو حکومەتەوەکو ئاماژەی پێکرد هێزەکە بێ بتوانێت کە بتوانێت ئەو تیمەوەکو یەک تیمەسوورنێ بەڵام لە دەرەوە تەماشا دەکەی ئەو ناسەقامگیری دروست دەکات کە هەر سەرکردایەتی حیزبەکەی خۆی ئەمرەکە کە ئێمە لە حکومەتە بەشدار نین ئێمە نەقد لە گلەی لە تیمەکەی خۆیان بکەن بۆیە باشتری شت بۆ جێرانەوەی سەقامگیری جارێ بە لەگەڵ عێراقا زۆر هەم باس دەگەر تۆزێک پەلە بکەی دقەیەکمانەوە بە خێرایی قسە دەکەن ئەوەی عێراق کە باس دەکەن عێراق ئەگەر لاتان لە سوێند خواردنی کابینەی 2 میلیۆنی مالیچیەوە ئەو نیەتە هەبووە کە کوردستان لاوەز بکەن ئەو نێتەش هەبووە کە بە تایبەتی کە سوێندەکە دەستکاریان کرد و شی فیدرالی لێلا برد ینی ئەم قووەتە لەو کاتەوە هەوڵی داوازنا کوردستانیشە ئەو کارکتەرە ئەم جوڵنەکە بە قسەیان دەکات ئەوەی من ئەمەوێ بیڵێم ئەوەیە کە وەکو خۆم هیچ ئومێدێکم بەوە نییە ئەم پاشکۆیەتی ئابووری ئێمە بۆ عێراق مانگەێنێتە خاڵێکی دیاریکراو چونکە ئەوە خاڵی لاوازی ئێمەیە کەوتۆتە دەستیان و سڵ لە هیچ شتێک ناکەنەوە لەوەی کە هەر کاتێک بیانەوێ بەکاری بێنن یعنی ئەو جموجوڵی ئێستا شەیەکەوەی کە گوایە
ڕێکەوتن بکرێەوە بخرێتە ناو پرۆژە یاسای بودجەوە و بخرێ یان نەخرێ یا ئاچێتە ژێر ڕەحمەتی ئەو دیکتاتۆریەتە پەرلەمانەی کە ئێستا لە عێراقا هەیە پەسەند دەکرێت وەکو خۆی پەسەند ناکرێ هەموو ئەمانە هی ئەوە نین ئومێدی لەسەر هەڵبچرێت لەبەرەوەی کە ئەگەر وەکو پرۆژە یاسای یان بڵێن یاسای بودجەی ساڵی 2019 بێ کە من پێم وانە جارێکی تر بتوانین دەقێکی لەو شێوەی کە لە پرۆژە یاسای بودجەی ساڵی 2019 هەبوو دواتریش پەسەندکرا جێگیر بکرێ کە لەوێدا بەڕوونی یەکلای کردبەوە کە نابێت بە هیچ شێوەیەک مافی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بکرێتە پرسی سیاسی و تێکەڵ بکرێ و هیچ پەیوەندیەکی بە ململانە سیاسیەکانی نێوان هەولێر و بەغداوە نییە بەڵام لە دوجاریشا خۆبینیمان جێبەجێ نەکراویش کەواتە ئەگەر ئەم ساڵیش بە هەمان شێوە هەمان شت دووبارە بکەینەوە من پێم وانەیە بێتە هۆی ئەوەی کە یارمەتی دەری حکوومەت هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان بێ لەوەی کە بتوانین گرفتەکانمان چارەسەرکەین بەڵکو هۆکارەکان و فاکتەرەکان و کاکبەرەمی ژاماژەی پێکرد ئەوەیە کە خۆمانین ئێمە خۆمان ئەو دەرفەتەمان ڕەخسانەوە بۆ دەرەوەی خۆمان کە بێن بەم شێوەیە گرفتمان بۆ دروستکەن و خاڵی لاوازی ئێمە بە درێژایی 100 ساڵ کە نەکەوت بۆ بەردەستی عێراق ئێستا ئەوە چەند ساڵێکە خۆمان خستومانەتە بەردەستیان لەوەی کە ئێمە گرفتێکی قوڵی گەندەڵیمان هەبووە لەوەی ئەوەی کە ئێمە لە پرۆسەی با بڵێن حکومڕانی سیاسی و ئابووری و ئیداری ئێمەیان نەمانتوانیوە بەسەر گرفتەکان ئازاڵ بین و هەرهی ئەمڕۆمان سپاردۆ بە سبینێ و هی سبینێشمان گرێداوەتەوە بە دوێنێەوە ئەمڕۆی دروست کردووە ئێستا ئێمە بۆ ئەوەی ئەم وەزعە چارەسەرکەین پێویستمان بە 4 ڕایەڵەی سەرەکی هەیە لەوەی کە ئەگەر ئەم 4 ڕایەڵە پێکەوە کار نەکەن بە تەنها حکوومەت هێرێمی کوردستان ناتوانێت ئیشەکانی خۆی بکە ڕایەڵە یەکەمی بریتیە لە حیزب و لایەنە سیاسیەکان ئەگەر ئەوان بە سیاسەتی چەند مانگی ڕابردوو خۆیان بەردەوام بن من پێم وانەیە بتوانین ئاسۆیەکی گەشت دروست بکەین هیوادارم ئەم کۆبوونەوە سێ قۆڵەی ئەمڕۆ سەرەتایە خستنی هەوڵەکان بێ کە ئەمە ڕنگدانەوەیە بێ لەسەر کاراکردنی هەنگاوەکانی حکوومەت و هەروەها ڕنگدانەوەیە بێ لەسەر پەرلەمانی کوردستانیش کە کۆڵەکەی سێمە لەوێدا و دوجار ئەم سێ کۆڵەکەی تر ئەتوانن ڕنگدانەوەیان هەبێ لەسەر ئاراستەکردنی کۆمەڵایەتی و ڕنگدانەوەی لەسەر شەقامە بێ و من هیوادارم بەم 4 ڕایەڵە بتوانین خۆمان لە پاشکەوێتی عێراق ڕزگار بکەین. دەستان خۆش بکات بۆ من نەما قسە بکەم زۆر سپاسدانەکەم گفتوگویەکی زۆر باش بوو بابەتەکەش گرنگ بوو بەڕێزان من لە کۆتاییە تاکە هیوام ئەوەیە کە هاوڵاتی کوردستانی لەو ئاستە هۆشیاریە بێ کە یەکەم باوەڕ بە و بەرپرسە گەندەڵانە نەکە کە بە ملیارات دۆلارە دزن و دواییش خۆیان پایام دەرەکەن و ئەڵێن ئێمە لەگەڵ مافی خۆپیشاندەرانین دووهەمیش تیش هەر چۆنێک ڕەفتارەکەن هەر چۆنێک داوای مافی خۆیانەکەن لەسەر حەقن بەڵام ئاگاداری کوردستان بن جادە و شەقام و بان و بارەگا و فەرمانگە و هەموو باخچە و ئاسمان و دار و بەردی ئەم کوردستانە هەمووی بۆ ئێمە خاکێکی پیرۆزە هیوادارم ئاگاداری کوردستان و کوردستان پارێزن و هەموو ئەو کەسانەشی کە درۆ لەگەڵ خۆپیشاندەرانەکەن تکایە بڕۆیان پێمەکەن خواتان لەگەڵ